بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە پرۆگرامی خۆشەویستیدا بەدیدارتان شاد بووینەوە. تەوەری ئەم جارەمان بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار لەبەر وڵام ئەوەی کە ئەم پرسیارانە دەمێکە بۆمان هاتوون و پرسیارەکان الحەمدولله زۆرن، دەست و چاوتان خۆش بێ، سوپاسی متمانەتان دەکەین. بەئیزنی خوای گەورە تەوەری ئەم جارەمان وەڵامی چەند پرسیارێک دەدەینەوە بەپێی ئەو کاتێک کە لە بەدەستماندایە. با بچینە سەر پرسیاری یەکەم. بەڕێزێک نووسیوێتی دیارە پیاوێک کە برایەکی بەڕێزمانە، دەڵێ خێزانەکەم دوو گیانە، دکتۆر پێی وتووە لە مانگی ڕەمەزاندا منداڵەکە لەدایک دەبێت. ئەمجا پرسیارەکەم ئەمەیە، خێزانەکەم ڕۆژووی لەسەرە کە لە ئێستادا دوو گیانە، یاخود ئەگەر ڕۆژووی لەسەر نییە دوای منداڵبوونەکەی چۆن بتوانین قەرەبووی ڕۆژوەکان بکەینەوە؟ خوا پاداشتی خێرت بداتەوە مامۆستا، لە دوعای خێر بێ بەشمان مەکە. خوا پاداشتی جەنابیشتان داتەوە ئازیزەکەم، ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن. خوای گەورە خێزانیشت سەلامەتکە و ئەولادی ساڵح و خواناس و دیندار و قوڕەت و عینتان بە پێ ببەخشێ بە ڕەحمەت و میهرەبانی خۆی. بەڕێزم، ئەو خوشکە بەڕێزەم، ئەو کچە بەڕێزەمان کە دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە منداڵەکەی دەبێ، بە بێگومان بە ڕۆژوو نابێ. کاتێک کە بە ڕۆژوو نابێ هیچ گوناهێکی لەسەر نییە، ڕوخسەتی شەرعی بۆ هەیە. لە دوای مانگی ڕەمەزانەوە حتا ساڵێکی تر مەجای گرتنەوەی ڕۆژوەکانی هەیە. بەڵام کە چاکترین شت ئەوەیە کە پێویستە بەڕاستی هەموو ئافرەتێک بەلانی کەمەوە، لانی هەرە کەمەکەی شەژمانگی یەکەم هیچ شیرێک نەداتە منداڵەکەی خۆی، ئیلا شیری خۆی نەبێ، نەهێڵێ هیچ شیرێکی قوتوو بە دەمیکەوێ. ئەم شیر پێدانش بۆ خۆی ئەجر و پاداشتێکی هەرە گەورەی هەیە لای خوا. واتە ئەگەر فەسڵەکەی وابوو بۆ نمونە کەوتە ئەو دەکەوێتە بە بێگومان کاتی گەرماوە، ڕەمەزانی ئەم ساڵ لە دوای لەدایکبوونی منداڵەکەی مانگی 4 و 5 ئەوانە دەست پێ دەکا، ڕۆژدار زۆر درێژە. شەژمانگی یەکەم کە شیری خۆی بەس تەنها شیری خۆی دەداتە منداڵەکەی، دیسان بۆی هەیە هەر بە ڕۆژوو نەبێ. لە دوای شەژمانگەکەوە پێش ئەوەی بگاتەوە مانگی ڕەمەزانی داهاتوو، ئەگەر ئەم خوشکە بەڕێزەم لە توانایدا هەبوو، جا شەر نییە مانگەکە بە یەکەوە بگرێتەوە. لە دوای شەژمانگی یەکەمی شیردان کە منداڵەکە وردەوە دەفێری خواردنی تر دەبێ، یان دوای ئەوە دایک دەتوانێت تۆزە شیری تری بداتێت، شەژمانگی یەکەم لە شیدا مەزراوە و منداڵەکە وردەوە دەفێری خواردن دەبێ، ئالەو حاڵەتانەدا بەڕێزان دایکەکە 6 مانگی تری بۆ ڕەمەزانی داهاتوو لەبەر دەستایە، ئەتوانێت ناو بەناو بە ڕۆژوو بێ. ڕۆژێک بە ڕۆژوو بێت، دوان بە ڕۆژوو نەبێ، ڕۆژێک بە ڕۆژوو نەبێ و دوانی تر بە سەرێکەوە بە ڕۆژوو بێ، بە پێی جەستەی خۆی، بە پێی توانای خۆی، بە پێی ئەوەی کە کاریگەری لەسەر شیرەکەی دروست نەبێ. واتە ساڵی یەکەم دوای شەژمانگەکەش بەردەوام هەوڵ بدا لە شیری خۆی بێبەشی نەکە. ئەم خێر و بەرەکەتە کە خوا بۆ ئەم منداڵی لە سینەی ئەم خوشکەدا دیاری کردووە، دیاری خوایە، نابێت لێ قەدەغەکە بە ناوی دینداری و عیبادەتەوە. ئەگەر توانی لەو شەژمانگەی دوای شیردانەکەتا تا دەگاتە ڕەمەزانی داهاتوو قەرەبووی ڕۆژوەکانی کردەوە بەگرتنەوە، ئیتر تەواو گدەیگرێتەوە و هیچی لەسەر نییە. ئەگەر لە توانای جەستەییدا نەبوو، ئەمە ئافرەتە خوا نەخواستە نەخۆش بوو، یان هەستی کرد کە شیری ئەو ڕۆژانی بە ڕۆژۆ شیرەکەی کز دەکا، منداڵەکە خەریکە لە شیری دایکیدا دەبڕێ، ئیتر لەم حاڵەتاندا شیرەکە بدا بە منداڵەکە باشترە بە ڕۆژوو نەبێ. ئەو کاتە زانایان دەفەرمون لە ساڵی دوای ئەوەدا هەم ڕۆژوەکە دەبێ بگرێتەوە، هەم فیدیەکەی بدا. ئەمە ڕێی زۆربەی زانایانە، بەڵام ڕێیەکەی ئاسانی شەیە کە ئەمەش هەر زانە گەورەکانی ئیسلام فەرمویانە. من ئەم ڕێیم زۆر پێپەسەندە و لە حکمەتی شریعەتی ئیسلامەوە الشریعة عدل كلها حکمة كلها. ابن القیم ڕەحمەتی خوا لێ بەدەفەرمێ شریعەت هەمووی دادپەروەریە، شریعەت هەمووی حکمەتە، هەمووی کار ئاسانیە. لەبەر ئەوە زانایانێکیش دەفەرمون بەس فیدیەکەی بۆ بدەن، کەواتە برا شیرینەکەم. دوو ڕێگا لەبەر ئێوەیە، لەبەر خێزانت. دوای منداڵەکەی ئینشاءڵڵا بە ساغ و سەلامەتی و تەندروست باشی منداڵی ساڵحتان خوای گەورە پێ ببەخشێ، شەژمانگی یەکەم بە ئەم دایکە بە ڕۆژوو نەبێ، 6 مانگ بە ڕۆژوو نەبێ لە دوای ڕەمەزانەوە، 6 مانگ بە ڕۆژوو نەبێ، بەس شیری خۆی بدا بە منداڵەکەی. دوای ئەوە لە 6 مانگی داهاتوودا یان لە ساڵی دوای ئەوەدا ئەگەر بە ڕۆژوو بۆەوە هەم فیدیە بدا، ڕۆژی 3-4 هزار بدا، 4 هزارێک بدا، هەم ڕۆژۆکەش قەزا بکاتەوە. ئەگەر لە خۆی ڕانەبینی هەستی دەکرد تەندروست باش نییە، بە ڕۆژەکان نامورتاحە، ئەرکی قورسی دەکەوێتە سەرشان بەهۆی بەخێوکردن و شیرپێدانی منداڵەکەیەوە، ڕێی ئەم زانایانش زانای گەورەی ئیسلامن تەنها فیدیەکەی بۆ بدە براوە شیرنەکە.
ڕۆژی 4,000 5,000 4,000 بەپێی دەسەڵاتی خۆت و توانای خۆت ینی 150,000 140,000 بۆ تەواوی مانگەکە بۆ بدە ئیتر تەواو بە ڕۆژووی ئەو ساڵە تەواو بوو ساڵی داهاتووش تەندروست باش بێ ئیشاڵە دەتوانێت بە ڕۆژوو بێ ومێدەوارم لە وەڵامەکە وەکو پێویست حاڵی بوو بی خۆی گەورە ڕەحم بە هەموو دایە بکە. پرسیاری دووەم لە نووسیەتی ئەم بەڕێزە سڵاو مامۆستایە پرسیارەکەم لەسەر جوانکاریە ئایا دروستە جوانکاری بۆ ئافرەت یان ئێستا ئەوانەی لە سنتەرەکان ئەنجام دەدرێت وەک جوانکاری لە ڕووی شەرعەوە دروستە سوپاس دەکەین ئەگە بۆ ماڵم بکەیتەوە. بەڕێزان ئەم بابەتی جوانکاریە لە دێر زمانەوە هەر هەبووە بەڵام بەگشتی مرۆڤ خوای گەورە هەمووی بە جوان دروست کردووە. لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم مرۆڤ بە جوانترین شکل و شێوە دروست کراوە. ئەم جوانکاری ئێستا کە دەکرێت بڕواتان هەبێت زۆری چاولێکەریە لوت بچووکردنەوە لێو ئەستورکردن لەگەڵ ڕێزی تایبەتین بۆ کچان و خوشکانی خۆمدا ینی بە زۆری ئافرەتان ئەم بابەتانە دەکەن ئەم بابەتانە دروست نییە ئێمە دەبێت حەقیقەتێک بزانین هەموو دەموچاوەکە خوا دروستی کردووە ئەم لوتە لەگەڵ ئەو نێوچاوان و ڕوومەت و شکڵ و شێوەدا گونجاوە ئەم لێوانە لەگەڵ ئەم دەم و لێوەدا گونجاوە پێویست ناکە دەستکاری بکەیت جوانکاری بۆ پیاو بێ یان بۆ ژن بێ بەس لە دوو حاڵەتا دروستە. حاڵەتی یەکەم ئەوەیە کە زیاد لە حەدی خۆی بابەتەکە گەورە بێ بۆ نمونە کەسێک لوتی یان بە زمانی شیرینی هەولێرە کەپووی زۆر گەورەترە لە حەدی ئاسایی خۆی خوشکێکە باوەڕتان هەبێ ئاوا بمێنێتەوە یعنی بەم کەپۆ بەم لوتە گەورەوە لە شکلی خۆی حەدی خۆی زیادە لەوە چێ لە ناو ڕەحەمی دایکا تووشی شتێک بوو بێ یان بەهۆی ویراسیەوە بۆی گواسرا بێتەوە سەیرەکەی ئافرەتەکە لەوە ئەچی خوازبێنیکەری نەیە و هاوسەرگیری بۆ نەکرێت بە پێچەوانە شەو کوڕێکمان هەیە ئەوەندە دەموچاوی لوتی گەورەیە لەوە کە کچانێک پێی ڕاستی نەبن شووی پێ بکەن ئەمە بە مەرجێک لە ڕووی تەندروستیەوە دکتۆرێکی پسپۆر نەک بازرگان بەسەر جەستەی خەڵکەوە پسپۆڕێکی لێزانی هەڵگری شەهادەی دکتۆرا لە جامیعەیەکی پێشکەوتوودا نەشتەرگەری جوانکاری بێ و دڵنیا بێ لەوەی دوای ئەم نەشتەرگەریە ئەم مرۆڤە تووشی چەندەها ئازار و نەخۆشی نابێ چونکە ئێستا من هەم بە ڕۆژنامە گۆڤارەکان لەمە هەم خەڵکانێک بۆ خۆیان باسییان کردووە کەوتومانە ئەمە قەدەغەیەوتێتی مامۆستا خۆزگە کاتی خۆی بە قسەی شەرعم کردایە واللهی لە دوای نەشتەرگەری لوت و کەپوومەوە هیچ یعنی خۆشیێک لە ژیانمدا نەماوە بەردەوام شەوان هەڵدەستم تەنگە نەفەس دەبم خەریکە هەناسەم دەگیرێ هەز بە نائارامی دەکەم قەلەقم تووشی سەریەشە بووم ئەبێ ئەم دکتۆرە پسپۆڕە یەقینی بداتێت کە ئەم ئازارانەی توش نابێت جا تۆ کەپوت گەورە بێ باشترە یان نەتوانی بە ئاسانی هەناسە هەڵمژی تووشی چەندین نەخۆشی بی ئەبێ ئەم دکتۆرە زەمانی ئەوە بداتێ بە پشتیوانی خوای گەورە ئەم نەشتەرگەریە هیچ سلبیاتێک بە دووی خۆدا ناهێنێ کە ژیانت لێتاڵکە و بابەتەکە شێندە لە حەد چوو بێتە دەرەوە کە هەموو عالم بە نامۆی سەیرت کە و بەتایبەت ڕێگر بێ لەبەر دەمی پرۆسەی هاوسەرگیری دا ئەمە دروستە. دووەمیان کەسێک لە ڕووداوێکە لە ڕووداوی خواپەناماندا سووتاندا لە ڕووداوی ئۆتۆمبیلدا لە ڕووداوی تەقە و تەقینەوەدا خوای گەورە وڵات و نیشتیمان و میلەتمان و هەموو لایەکمان پارێزراوە لە ڕووداوانە تووشی حاڵەتێکی ئاوا بوو پارچەیە بەر دەموچاوی کەوت ئەو شوێنانی کە ظاهرن تش دەموچاوی شێوە ئەمە زۆر ئاساییە لە ڕێی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاریەوە دەموچاوی بە تایبەت بخاتەوە سەر شقلی ئاسایی خۆی ئەو نەشتەرگەریانە هیچ ئیشکالێکیان لەسەر نییە. بەڵام وڵی خۆشەویستان لە 180 دەتوانم بڵێم ئەم جوانکاریانێکی ئێستا دەکرێن بەس چاولێکەریە بەس مۆد و مۆدکاریە جامەشتە مەسافەیە کە دەخایەنێ ئەم وڵاتی ئێمە وایە مۆدیلێک دێ مۆدیلێشکە پاڵی پێوەدن ئەوە لەبیر دەچێتەوە ئەم شتانە مەکەن ئەزیزەکانی خۆم نەوەڵی دەموچاوی تۆ ئەم لوتە بۆ ئەو دەموچاوە جوانە ئەم چاو و برۆیە بۆ ئەم شقڵ و شێوەیە خوای گەورە دیاری کردووە ئەها زۆر کەسەیە کە لوتی بچووک دەکاتەوە وەڵڵاهی پێوەی ناشرینە نەخێر لوتی تۆ چاوی تۆ برۆی تۆ ئەمانە هەمووی بۆ ئەم شقڵ و شێوەی تۆ جوانن لەبەرەوە تەنها ئەو دوو حاڵەتەی باسم کرد بە مەرجێک لە ڕووی تەندروستیەوە دکتۆر زەمانت بداتێ کە تووشی بەڵای گەورە نابی خواپەناماندا دوای هەموو ڕۆژێک ئاوات خوازی بڵی خۆزگە دەستم لە خۆم نەدایە وەمجا دەبێت بزانین بەڕاستی وڵاتی ئێمە زۆر دکتۆر هەن بە ناو دکتۆرن هەیەنە زاناشە بەڵام ویژدانی نییە بەڵام تەنها پارە دەبینێ هیچ عیب نییە ئامۆژگاری ناکات تەنها بازاڕی خۆی گەرم دەکات ئەبێ هەوڵ بدەین لەسەر دەموچاو و لەشی خۆمان گیرفانی دکتۆرەکان بە ناو دکتۆرەکان ڕێزم هەیە بە دکتۆرە باش و بە ویژدان و زانا و خواناسەکان کەشتیواناکەن دەوڵەمەند نەکەین چاو لە خەڵک مەکە وەڵڵاهی بەڕێزان هەمومان دەبێت ئەو حەقیقەتە بزانین بڕواتان هەبێت جوانی مرۆڤ بە ڕەوشتەکانیەوەیەتی بەخوا خەڵکانەکان لە کچان و لە کوڕان لە پیاوان و لە ژنان وەڵڵاهی دەموچاویان سەرنجڕاکێش نییە
بەڵام کاتێک کە قسە دەکا ئەڵێ شەکر لە دەمی دەبارێ، کاتێک کە هاتوچۆی دەکەی، کاتێک کە ڕەفاقەتی دەکەی، کە شەریکایەتی لەگەڵ دەکەی، کە سەفەری لەگەڵ دەکەی، کە دراوسێتە، کە خزمەتی لەگەڵ دەگری، سوبحان الله یەک پارچە نورە، یەک پارچە میهرەبانیە. ئەڵی سەیری کە دەموچاوی چۆنە، کەچی چەند بەڕێزە، با ئێمە هەوڵ بدەین تەجمیلی ئەخلاقمان بکەین، بە زمانمان شیرینکەین، با بەرامبەر یەک بە حورمەت بین. واللهی ئافرەتێک چەندە بیەوێ لێوی وابێ و سنگی وابێ و لوتی وابێ، ئەگەر نەیتوانی ژیانێکی گونجاو لەگەڵ هاوسەرەکەیا بەسەر بەرێ، ئەم جوانیت چییە؟ بەس پێم بڵێت چ سوودێکی هەیە؟ وا خەڵک لەسەر جادە تۆیان پێ جوان بوو، ئایا دادت دەدا؟ نەبەخوا بەس ئازاری دەروونت دەدا، دواتر هەر خۆت ناڕەحەتی کە خۆت کردوتە فلیمی خەڵک. بەڵام ئەو کەسەی کە هەموو ژیانی تۆیە کە هاوسەرەکەتە نەتوانیوە لەگەڵ یا بەختەوەربی. چەند خۆشەکەیە سەرنجڕاکێش نێ لە ڕووی دەم و چاوە، بەڵام خانومانە، بەڵام ئافرەتێکی زناشیرینە، دەزڕەنگینە، کابانی ماڵە، دایکێکی باشە، هاوسەرێکی دڵسۆزە، هەموو ئەو خزمانەی وەکو ئاڵخە لە پەنجە کردووە بەس بە زمانە شیرینەکەی، بەس بە دڵە پاکەکەی. مرۆڤ بە زمانی پاکی، بە دڵی خاوێنی وەڵڵاهی جوان دەبێت. بە هەوڵ بدەین خۆمان نەخەڵەتێنین، با کارەکانمان هەمووی چاولێکەری نەبێ. گرنگ ئەوەی ئینشاءالله خوا لێمان ڕازی بێ و خۆمان لە خۆمان ڕازی بین. دایمە شانازی بە خۆتەوە بکە. کیبر لێ مەدە، کیبر زۆر خراپە، تەکەببر زۆر خراپە. ئەجا دواییش جوانی هەموو شتێک نییە، بە ئامار دەتوانی بیسەلمێنی، بە واقع بینیومانە. واللهی زۆربەی خەڵک هەیە بڕواتان هەبێت جوانترین کچە کەچی هاوسەرگیری بۆ ناکرێت، جوانترین ئافرەتە کەچی خێزانی جایەوە 200 جار تەلاق دراوە. کەسانێکی شەیە لە ڕووی شکڵ و دەموچاوەوە سەرنجڕاکێش نییە بەو شێوەیە، ئەوەندە جێگەی سەرنجی بەرامبەر نییە، کەچی ئەلحەمدولیلا زوو شووی بۆ دەکرێت، دەبێتە دایکی مناڵ، هاوسەرێکی باشی بەنسیب دەبێت بۆ ئەخلاقی جوانە، دڵی پاکە، پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان چاکە، قەت چاولێکەری مەکەن. ئەوە بابەتێکی کورتە لەسەر جوانکاری، ئللا لەو دوو حاڵەتەدا کە عەرزم کردن خوا ئێمەش موسڵمانانیش پارێزێ، ئەینا پەنای بۆ مەبەن. پرسیاری سێم، خوشکێکم نووسیوێتی سڵاو مامۆستا، من کچێکم لە ماڵی باوکم دەژیم، برایەکم هەیە ماڵی جودایە لە ماڵی ئێمە، بەڵام هەموو وەخت و بێوەخت دێتە ماڵمان، وێڕێ ماڵ و مناڵی هیچ خەرجێکیشمان ناکات، بەڵام بۆ خۆی قەت فەرمووی ماڵێمان لێ ناکات، هەر قسەی گەورە دەکەن، خۆیان شیرین دەکەن، تەنانەت وامان لێ هاتووە نەتوانین شیوێک بەدڵی خۆمان حەزر بکەین، دەگەنە سەرمان، بەڵام بۆ خۆیان ماڵی خۆیان توند گرتووە، خەرجی ناکەن. ئایا من دەبێت چی بکەم؟ دایکم و باوکم پێیان خۆشە بێت، کوڕیانە، بەڵام خەرجی بەشی زۆری من دەیکەم. پوختی کورت و پوختی پرسیارەکەوەیە، کچێکە لە ماڵی باوکێتی، برایەکەی ژنی هێناوە، منداڵیان هەیە، لە ماڵی خۆیان جیاوازن، بەڵام دەڵێ وەخت و ناوەخت بەردەوام هاتوو چۆمان دەکەن، و من دەبێ عەزیەت بکێشم پێیانەوە بە دیارێ و بەبێ گومان خواردن ئامادەکردن، ماڵ پاک و خاوێنکردنەوە بەڕێکردنیان، ئینجاڵە ئامادە نییە ئەو دەعوەتێکی ئێمە بکاتەوە، خۆڵقێکمان بکە، لەگەڵ خۆیانە دەست و دیاریەک بێنن، مەسرەفێک بکەن. بەڕێزان ئەم بابەتانە ڕاستە، ئەم کچە ناحەقی نییە، دایک و باوکیش بەدڵ نیایەوە هەم تۆیان خۆش دەوێ، هەم ماڵی براکەت و منداڵەکانیان خۆش دەوێ، باوکو دایک هەموو منداڵەکانی وەکو یەک خۆش دەوێ. خوشکی باشم، گوێ لە برای خۆت بگرە، ئەمە پێچەوانەی ئاەتێکی قورئان کراوە، بۆیە تۆشیان ناڕەحەت کرد و خۆشیان تۆزە سوک کرد لەگەڵ ڕێزمدا. ماڵی باوکیشت بێ، لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. ماڵی باوکت بێ، ماڵی براکەت بێ، مادام ماڵ و حاڵ و خێزانی خۆت جیاوازە، مەچۆ ماڵێکەوە حتى تستأنسوا. ئەزانین ئیستئناس معناوە نە تەلەفۆنیان بۆ بکەی، ئەرێ باوکە وەڵا بەتەمەین بێم بۆ ماڵیەوە، خوشکەکەم بەتەمەین سەرێکتان لێدەین، ئێ خۆ ناڵم هەیە، نە حتى تستأنسوا، حتى دڵنیا نەبی، لە دڵی خۆتەوە یەقینن نەبێ بە چوونی تۆ بۆ ئەو ماڵە هەز بە ئارامی دەکەن. ئیستئناس یعنی هۆگری، ئای کە پێیان خۆشە، تۆت کە دەچی بۆ ماڵی برادەرێکت، خزمێکت، دۆستێکت، برایەکت، خوشکێکت، تەنانەت باوکودایکی خۆت کە ماڵت جیایە، ئەگەر هەستت کرد لە دڵەوە بە ئەندازەی تۆ خۆشحاڵ نین، کاکە مەچۆ حتى تستأنسوا، ئەمجا کە چووی سڵاو بکەی، یعنی نەک لە دەرگاداوە تەلەفۆن کردۆ سڵاو لە مەجبوریان بڵێ بەخێر بێ، ئەبێ هەمومان تخوا بە ئەو ڕۆشنبیری ئیسلامی وەرگرن، لە دڵەوە یەقینت هەبێ کەسی بەرامبەر زۆر خۆشحاڵە بە سەردانەکەت. دووەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت زۆر غیبن تەزدید حبن، کاکە کەم هاتوچۆی یەک بکەن با لەلای یەک خۆشەویست بن، ئەوە تام خوشکە هاواری لێ هەستاوە دەڵێ وەخت و بێوەخت هەر سەرمان دەبن، نا ئەوە باش نییە، ئەمە هەر پرسیاری ئەم بەڕێزە نەبێ، هەر کەسێک لە ئێمە کەم هاتوچۆی نزیکترین کەست بکە با لەلای یەک خۆشەویست بی.
ئێستا ئەم فەسڵی ئێمە کە زستانە کە هەتاو دەردەکەوێت و ڕۆژێکی خۆرەتاوە هەمومان حەزی پێ دەکەین کە چی لە هاوینە چونکە هەموو ڕۆژە خۆر بە دەرەوەی لەبەری ڕادەکەین خۆی لە دەشارینەوە مرۆڤەکانی جوان کەم سەردان بکەن لای یەک خۆشەویست بن. ئەزیزم بەڵام خوشکە باشەکەم تۆ ئەم ماڵە دەبووە دەست و دیارێک لەگەڵ خۆیان بێنن بەشێک لە مەسرە بگرن ئەستۆی خۆیان ئینسان سنگ بخوا دەبێت کاکە سنگیش بکتی خۆ کوردەواری زۆر جوانیان وتووە بەڵام وەکو خۆت من یەک نەسیحەتێکت دەکەم وەکو خوشک و کچی خۆم ئەو عەزیەتەی کە تۆ دەیکێشی دەڵێ زۆری بەشێکی زۆری خەرجەکە من دەیکەم دیارە تۆ موچەخۆری شتێکت هەیە لەبەر خاتی دڵی دایک و باوکت لەبەر سیرەی ڕەحم دڵنیا بە تۆ قازانج دەکەی تۆ پێویستە خێر و سەدەقە بکەی وایە نەدا دەیگیان بە دڵنیاییەوە دەڵێ بەڵێ دەی ئەو عەزیەتەی کە بەجەستە دەیکێشی خوای گەورە ئەجرت بۆ دەنووسێ ئەو پارێش کە سەرفی دەکەی ماڵ و منداڵی براکەت و براژنەکەت و منداڵەکان و براکەت دەیخۆن و دایک و بابت شادمان دەبن واللهی من دڵنیات دەکەم نێتی خێری لێ بێنە بڵێ خوا لێم قبوڵکەی خوای حەلانی کەم لەبەر خاتی دڵخۆشبوونی دایک و باوکم با من نەبمە هۆکاری دابڕانی ئەم خێزانە واللهی ئەو پارەیە وەکو بیدەی بە فەقیر و هەژار و هەتی و بێ ئەنوا ئاوا خوای گەورە خێرت بۆ دەنووسێ نێتی خێری لێ بێنە بەسەر خۆتی مەهێنە ئینشاءڵڵا تۆش دەچێ ماڵ و حاڵی خۆت و ئەوانیش ڕۆژە سەردانت دەکەن تۆش سەردانیان دەکەیەوە بەڵام لەڕێی ئەم پرسیارەوە داوا دەکەم با هەمومان مراعاتی حاڵی یەکتر بکەین بە پێی شەریعەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەردانەکانمان ئەنجام بدەین ئەچینە ناوبڕ بە ڕێزان کاتمان نەما هیچ پرسیاری تر جواب بدەینەوە ئینشاءڵڵا بۆ دەرفەتێکی تر دەچینە ناوبڕێکی کورت و یەکسەر دێنەوە خزمەتتان ئینشاءڵڵا بۆ دوژماری لەسەر شاشەکە دەیبینن لە کەناڵی دیمان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵای خۆی پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست ئێستا بەو دوژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و بزانام یەکسەر پەیوەندێکمان لەسەر هێڵە بە تاخیری نەکەین دایکی محەممەد فەرموو فەرموو دایکی محەممەد برانی کۆنتڕۆڵ دەنگی هینەکە زۆر ساڵ نییە برانی کۆنتڕۆڵ دەنگی پەخش وەرگرتنی پەیوەندیەکەمان باش نییە. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵی و بەڕەکاتوه سڵاوی خوا لێبێ خوشکە باشەکەم دایکی محەممەد فەرموو. سڵاوی خوای لە تۆش خۆی گەورە پاداش تۆش داتەوە خوشکە باشەکەی من. مەمنون ساگیان ماڵ دروست دایکی محەممەد دێرش تۆز شوێنەکەت بگۆڕی برایانی کۆنتڕۆڵم دەفەرمونون شەبەکەی تۆ شوێنەکەت تەواو نیە بۆیە دەنگەکەت بە پسەر دەگات ئێمە خوشکە باشەکەم هەوڵدە تۆز شوێنەکەت بگۆڕە. بەڵێ مامۆستاگیان پرسیاری یەکەم من لەسەر ئافرەت دروستە ماڵ دروستکردنیان لەسەر پیاوە ئەکە شووی کرد؟ بەڵێ 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 ئەمە پرسیاری یەکەم. مامۆستاگیان پرسیاری دووەمیشیانم مناڵ کە لە دایک ئەبێت سەربڕانەی بۆ ئەکرێت ئایا ئەوە لەسەر تەبعا من خۆم متەخۆرم بۆیە مامۆستاگیانم پرسیاراناکەم باوکی چەندجار پێم وتووە ئامادە نەبووە ئەو سونەتە جێبەجێکە من بۆ خۆم بۆم جێبەجێ کردوونە بۆ مناڵەکانم مامۆستا دروستە یان هەر لەسەر باوکە؟ باڵە دەستەکان خۆش بێ باڵە پرسیارێکی جوانە بەسەر چاو خۆشمێ مامۆستاگیان پرسیاری سێهەمیشیانن ئافرەت طبعا حەزی دائیمەن بە ماڵ و بەشتی جوان هەیە زیادە ڕۆیی نەکە لە مەسروفی ماڵە بۆ نمونە ئێستا تۆ دەوێت شتێکی ماڵ بگۆڕی طبعا کەسی نزیکی خۆت زیاتر پێویستە بیدەیت یا ئەوە تا بیدەی زۆربەی جار لە کەناڵەکانەوە ئەبیستین کە خەڵک زۆر داماوە و زۆر پێویستی بەشتی ماڵە ئەتوانین ئێمە مامۆستا لە ڕێگەی ئەو کەناڵانەوە تەلەفۆن بۆ ئەو پەڕێزانە بکەین بڵێن کە ئەو پێویستی ماڵمان هەیە ئەتوانین بین ئەوە نەبێ لە کاری شکەوتە بێ و نەتوانین بەکاری بێنین بەس حەزەکەی تۆ جارجار ماڵەکە بگۆڕی تاواندار نابین مامۆستاگیان لەم حاڵەتەیە. پرسیارەکان گەشت دایکی محەممەد پرسیاری زۆر جوان بوون دەسوچاو باش بە خوشکە باشەکەم دەستچاوی جەنەویشتان خۆش بێ ئەزمانی ئینشاءڵڵا لە تۆش ڕازی بێەوە پرسیارە جوانەکان دایکی من. پەیوەندێکی ترمان لەگەڵە شاناس خان فەرموو خاتو شاناس. مامۆستاگیان سەلامی خوا لەبێ. سڵاوی خوا لە خوشکی خۆم شاناس خان خوا لە ڕازی بێ
ئاپاداشتی خۆت و ستافەکەت باتەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم دادەی گیان. مامۆستا گیان وەڵی چەند پرسیارێک من هەیە ئەگەر نەبێ بە ئەرێک. بە چاوان فەرموو. مامۆستا ذکرکردن بە تەزبیح ئەگەر دەستی ڕاست نەقسێکی هەبێ یا سڕبێ یا ئازارێکی هەبێ بە دەستی چەپ دروستە؟ بە تەزبیح یان بە دەستی چەپ؟ بە تەزبیح بەس دەستی ڕاستم زۆر جار سڕە بێ ئازاری تێ ذکرەکانم بە تەواو ناگرێ بە دەستی چەپ. بەڵێ. مامۆستا گیان دەربارەی قەزا و قەدەر ئەگەر ڕوونکردنەوەی بەی وشەی قەزا و قەدەر یعنی چی بە ئایەتی قورئان؟ بەسەر چاو. چاو خۆشە مامۆستا گیان ئەگەر حەوتن بێ خێر بێت تۆ جاری وایە خێرێکەگەی ئەڵەی دراوسەی ئەم دیوم بۆی بەرم ئەو دیوگلەیەکە ئەگەر بە دراوسەی نەدەی بە کەسانی مستاق و تایبەتی بەی مەبەستم وایە کەسێ شیاو بێ مەبەستم کەسی دیاریکراو نییە دروستە؟ ینی بەشەکان بەش هەموو دراوسەکان ناکە بەڵام دەڵێ کەسیان دڵی عاز نەبێ کەمە شوێنێکی دوورترەوە بەسەر چاو پرسیارەکە جوانی مامۆستا گیان دەربارەی ئەمرە بۆچی ساڵی ئەوەی من لەبیرم بێ ساڵی 2000ەکان و 90ەکان بەم شێوەیە ئەمر ناکرا باز ناکرا ئەنە ئیسا ئەمرە زۆر زۆر خەڵ ئەمرەکەەوە هۆکەی چی بوو؟ وەڵا ڕاست دەفەرمی پرسیارێکی جوانە منیش بخۆمە سەرنجەمەیە بەڵام ڕوونکردنەوە دەدەمێ بەسەر چاو ڕاستە هەر لە ئاەتی قورئانە هەر هەمان عیبادەت بۆ هەمان ئەجر پاداش بۆ بەسەر چاو بەس ئەو کاتە عنیەوەی من بیرم بێەوەی من فکرم بێ بەم شێوەیە خەڵک ناچ ینی خەڵک گرنگی زۆر بۆ شێوەی پێ نەدا باز ناکرا ئێستا خۆکەی چییە دەربارەی وەیە کە پارەنەوەیە هەژاری دەوری هەبوو ئەجا میلەتی ئێمەش دایما هەم بۆ شەڕ و هەم بۆ خێر چاولێکەرین ینی جاران کابراایەک لە دەیەکە دەچوو بۆ حەز بە دەگمەن بەڵام ڕوونکردنەوە دەدەمێت بۆی کاتی بینەرانی تریژ نەگرینە سەر تەلەفۆن بەشڵە سەڵ بابەتە قسە بۆ دەکەم ببوورە دەستخۆش بە خاتوشاناس خوشکە باشەکەم خوشکە نور فەرموو دادەگەن. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله خوشکە سڵای خوا لێبی مامۆستا لەخۆسی بەرنامەکە لێرەکەم زۆر بەختەوەرم یعنی بۆ چەندەم جارە قسە لەگەڵ دەکەم یاخوا هەر دڵخۆش بی خاتون و دڵڕووناو زۆر سپاس دەکەم بەڕاستی مامۆستا ئەمن بەبێ مجامەلە زۆر دڵم بە تو دەستکەوە یا ڕەبی خوا لێ ڕازی بێ منیش جەنابە دۆکم خوشکێکی بەڕێزی خۆم دڵنیا بە ئەوە بۆ شێوە بەلەزەی بابنی بڕوام پێ بکە مامۆستا زۆر بەختەوەرم لەگەڵ تۆ قسەی دەکەم یا ڕەبی هەمیشە دڵخۆش بی هەمیشە دڵڕووناک بی ئینشاءڵڵا جێگەی تۆ باشتە و لەگەڵ تو یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەتێ سەرفراز و سەربلند بکە خوا لە ڕازی بێ دادەنور زۆر سپاس مامۆستا بەڕاستی من هەرچی یعنی دڵم تون دەبی دەرێم الحەمدولله هەرچیەکەم بەسەر دێ لە خۆی بەزیاری دەدەم الحەمدولله مادەم لەلایەن خواوە بێ من زۆر پێسپرم بەڕاستی ئەوجا دەڵێمە چاوەکانم چاوەجا بزانم گونەحکار نابم. ئەڵێ چاوەکانم چی فەرمووت؟ دەڵێم چاوەکانم چادەفتەوەم بیناییم نۆ دەگەڕێتەوە زۆر بەیەقینی زووە دەڵێم بەئیزنی خوای گەورە بەو دڵ و دەروونەی خۆت زۆر بە خوا ئاسانە بەیانێ کەستی چاوەکان گەشت بووبنەوە مامۆستا ئەوڕۆ بە مام دەگۆ دەنگۆ ئەگەر چاوم چابیتەوە قورئانێکی گەورەمەوە بکڕە لەگەر سویدی سیارەی دەیگۆ ئیشاڵڵا تو چابەوە زۆر بەختەوەرم مامۆستاکە و قسانە دەکەم والله هەمیشە گەشتبین بە ڕەحمەتی خوای گەورەی هێندە ئاسانە قسەشت بۆ دەکەم خاتون مامۆستا من قەت لە مەئیوز نەبوویمە لە جیانم مەئیوز نەبوویمە زۆر ذکرەکانی خواز دەکەم ئینشاءڵڵا تۆ دڵت ڕووناکە کەسانێکم چاویان ڕووناکە بەڵام دڵیان تاریکە سەد خۆزگایان بە تۆکە قسەشت بۆ دەکەم لە درێژەی بەرنامەکەدا خاتون و ئینشاءڵڵا بزی مامۆستا خوا دوعای خێرم نەوە بکە ئینشاءڵڵا خوا لە دنیا و لە قیامەتێ سەرفرند و سەرفراز دەکا سوپاسی دوعا خێرەکانت دەکەم یا ڕەبی خوا چاکەش بۆ جەنابتان هەمووی ئیمانداران و موسڵمانانی ئومەتی محەممەد صلی الله علیه و گوناحبار نابم دەمدەویست و ماڵەوە بە چاوان ماڵی جەنابیشتان ئاوا بێ خوای گەورە ڕازی بێ خوشکە باشەکەم خواگەدار بێ دادەی گیان لەگەڵ بێ خوشکی من کاکە کەیوان فەرموو براشی سڵاوی خوا لە برای عەزیزم کاک کەیوان باشی قوربانی بم الحەمدولله سپاس دەکەم جەنابتان چۆن پرسیاری یەکەمت کاکە کەیوان گیان دۆمینە حەڵاڵ یان حەرام بەسەر چاو بەڵێ ئەوە پرسیاری یەکەمت گیانەکەم باشە دوای جوامە دیتەوە بەڵێ بەدڵنیا منەوە کاتی جەناب زۆر نەگرمە سەرخەتەکە و برادایانیش کرد لەسەر خەت دەبن ببوورە ئەڵێن بڕێ بۆ شاییان بۆ ئەم لاولا بۆ شایی بڕێ تا چ ڕۆژ نوێژ و تاعاتت قبوڵێت شوایە
بۆ شایی بچی چ لە ڕۆژ عیبادەت قبول نییە بەسەر چاویش قسەت بۆ دەکەم کاکەی گیان کاکە کەیوان سەرچاو عەزیزەکەی من کاکەیوان گیان سپاس دەکەم براشینەکەم خوا لەگەڵ بە قوربان خاتون نیگار فەرموو دادەی گیان عەلەیکم السەلام سڵاوی خوا لێ بە خوشکە باشەکەم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه سلامەتی مامۆستا من دەتوانم یعنی لەبارەی خەوە بۆت باس بکەم بۆ خوایە خوشکە باشەکەم من دەبێت بمبەخشی بە ڕێزی خۆت و بە سوپاسی تەلەفۆنەکەت دەکەم دەست و چاوت خۆش بێ بەس بە خوشتی خۆم دەڵم بڕوا بکە کتێبخانەکەم ئەوەندەی کە خۆی گەورە هیدایەتی دابین و هەم توانای مادی کڕینی کتێبم بوو بێ هەم توانای کاتی خوێندنەوەم بوو بێ هەموو شتێکم تەقریبەن هەیە بەس خەون نامەم نییە وڵی مامۆستا خەوەکەم دەربارەی ئەوەیە من خۆم نەخۆشی درێژخانم هەیە ئەجاو خەوم بینیوە گوتم زانم بەمانە ئەوەیە خواشتان بۆ بنێرەیان من معنای خەون لێک نادەمەوە بەڵام ئینشاءڵڵا لەسەر درێژەی بەرنامە دڵت بە خەوەکەت خۆش بوو وڵی خەوەکەم بەمانایی دڵت خۆش بوو کە خەبەرت بۆوە ینی من هەستەکەم بەمانای ئەوە دێتم خەوەکە شیفابێ بۆ قەلبم دەی وەڵڵاهی ئەوە یەقینی خۆ زۆر شەرتە من ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەدا خات و شانەزگوێ خات و نیگار گوێ بگرە حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ باز دەکەم ئەو یەقینەی خۆت مەگۆڕە ئینشاءڵڵا خۆی گەورەش بۆ دەنێرێت دەقەبۆت باز بکەم یعنی ئەگەر بۆ خودیان فەرموو یان بۆ لێکدانەوە یان بۆ شتێک من ناتوانم خەون لێک دەمەوە بەڵام موژدەی خێرە ئینشاءڵڵا فەرموو گوێت لێ دەگرم بە حورمەتی تەلەفۆنەکەت لە خەوەکەم مامۆستا یعنی هەست زێلو ئەو زێل بە ڕەشەکان زێلو ڕەشە لە قەلبما وەک گرێوابوون قەلبم ئازاری هەبوو تەمەشام کرد لە قەلبما زێلو بوو ئەو زێل بە ڕەشانە بوو یعنی لە ناو قەلبما دەرم دێنا وەک هێرکە وردی هێرکەوە لە ناو قەلبە جێ بوو جێک لە ناو جێی کەلەکە مابوو جێک زەدێ شان مابوو بۆ تۆ بخڕ بووە بەڵێ ئادا زێل وە ڕەشەی کە کەلە ساقسی پێەکەن بەڵێ بەڵێ پێ زەرو لای ئێمە بەڵێ ڕاستە بەڵێ ئەزان ئینشاءڵڵا بەئیزنی خوا قسەت بۆ دەکەم خاتون نیگار ومێدی ئەوە دەخوازم خوای گەورە ئەمە مژدەیەکی خۆش بێ ئینشاءڵڵا خوا شیفای بەخێرت بۆ دەنێرێ سەرەتایەکی دەبێت ڕەحمەت لێ دەکرێتەوە لازارەکان خوای گەورە لە کەمت دەکاتەوە خوا ڕزگارت دەکات ئێوەش دوعای خێرمەوە بکەن خاتون نیگار خوا شیفای تۆش و هەموو نەخۆشی ئیماندارە ئەمدا یا ڕەبی خوا لە ڕازی بێ خوشکە باشەکەم کاکە محەممەد فەرموو براشینەکەم مامۆستا گیان سڵام عەلەیکوم عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه کاکە محەممەد سەلامەتی مامۆستا دەستخۆشی بەرنامەکە لێکم قوربان سوپاسی جەنابیشت دەکەم خوا سەلامەت مامۆستا سەبحانە پرسیارێک فەرموو گیانەکەم صح فەرمووی لە ژوورێکە نوێژی بڵێن ڕسمی تیاڵوا سابێن نوێژی تیا دروستە بە عام ژوورەکە یا ماڵەکە بڵێن ماڵەکە تیا بەس ئەو ژووری کە ڕسمی تیاوە نوێژتیان ناگەن بەڵام ماڵەکە تیا بێت چۆنەوە بۆ بکەیتەوە بێزەکان بەر ئاستی قیبلەت ئێمە ئەو شوێنی کە ڕووی تێدەکەی ڕسمی لێ نەبێ باشە ناوشە نیا بڵێن بەعام لە ماڵەکەدا هەیە بەعام لە ماڵ لە یەک ژووری شایە ئەوێ ژووری بڵێن ڕسمی مناڵەکەمان تەواو بەسەر چا قسەت بۆ دەکەم کاکە محەممەد پرسیارێکی جوان دەست خۆش بێ یاخوا سەر خۆرمەوە محەممەد گیان سەرچان عەزیزەکەی من وا لەگەڵ برا شیرنەکەم دوا پەیوەندیمان مام عەلی فەرموو برا شیرنەکەم مام عەلی فەرموو قوربان مام عەلی فەرموو گوێبیستی جەنابەت دەبین ئینشاءڵڵا مام عەلی گوێبیستی دەنگی ئێمەی السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته مام عەلی السلام عليكم سڵاوی خوا لێبێ و عليكم السلام ورحمة الله برا شیرنەکەم السلام عليكم ماوزة عليكم السلام ورحمة الله برای عزیزم بله ماوزة باشی الحمد لله مام عەلی زۆر سپاس دەکەم فەرموو مام عەلی بەڵێ گیان ماوزة دعا بخير ماموكا جيرانك ما يحرك ما خزانك أنا خوشة خير الدقات بخوي یا ڕەبی بە دوعای ساڵحان بێ ئینشەڵڵا دوعای ئیماندار بۆ برای ئیمانداری لە پشتەوە کاتێک کە یەکتر ناناسن مەلایکەت ئامینی بۆ دەکات یا ڕەبی خوای گەورە شیفای بەخێری مام عەلی خێزانەکەی و دراوسێکەشیان بدەیت لەگەڵ هەموو نەخۆشی موسڵمانان یا ڕەبی خوا ڕەحمەت پێ بکە مام عەلی بێ خێزان نەبی ئینشەڵڵا خوا بە یەکەوە بەختەوەرتان کاتە دروست باشی کە دعا بخير وموكا خير الدقات بإذن الله تعطينا خزائن نخوشاركم بەئیزنی ئەڵڵا هەم خۆت و هەم دراوسێ باشەکەت بەئیزنی خوا خۆشفای نەخۆشەکانی دایان دەدای خێزانتان خێزانێکی بەختەوەر دەبن تەندروست باش دەبن زۆر سپاس مام عەلی گیان دەستەکان خۆش بێ عەزیزم
بەڵێ مام عەلی دووە پەیوەندی بوو داوای لێبوردنەوە بە ڕێزان دەکەین کە لەسەر هێڵما بنەوانێ و کاتەکەمان دەبێت کاتێکی واشدانی ئینشاءڵڵا وەڵامی ئەم پرسیارە بە شانەی ئەم خۆشەویستانە بدەینەوە ئینشاءڵڵا لە دەرفەتێشکەدا بە خزمەتتان دەگەینەوە بۆ بەرنامەی داهاتەوەی کە نەیتوانی پەیوەندیمان پێوە بکە. با بچینە سەر وەڵامی پرسیارەکان. دایکی محەممەد فەرمووی ماڵ دروستکردن لەسەر پیا واجبە یان لەسەر ئافرەت. لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا خاتونەکان کچەکان زۆر ڕێزیان لێ گیراوە. پیاو کاتێک ئەڕیجال و قەوامون عەلە النیسا پیاوان دانراون بە مشورخۆر بە خەمخۆر بە بارهەڵگر لەسەر ئافرەتان. بۆیە دروستکردنی ماڵ نەفەقەی دروستکردنی ماڵەکە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بە پێی توانە هەروەها دابینکردنی نەفەقە و بژێوی ژیان دجل و بەرێک ئەمانە هەمووی بەڕێزان لەسەر پیاوە ئەمانە لەسەر پیاون. بەڵام ئەگەر ئافرەتێکیش خۆی هاوکاری مێردەکەی بوو ئەوانە ئینشاءڵڵا ماڵەکان بە فێڕۆ نەچووە ئەوانە زۆر کارێکی باش دەکەن. ئێمە دەڵێن واجبمان هەیە و باشان بەخشیدمان هەیە. پیا واجبە لەسەری ماڵ شوێنی نیشتەجێبوون کەلوپەلی ماڵ بژێوی ژیان بەقەدەر توانایە کە خی گەورە واریداتێکی پێبەخشیوە لە زۆر و لە کەم واجبە ئەم شتانە بۆ خێزانەکەی بۆ هاوسەرەکەی دابینکە. بەڵام ئەگەر پیاوەکە نەبوو بوو ئەلحەمدوللا مادام ئەم ژن و پیاوە یەکتریان خۆش دەوێ ئەمجا ڕێگە کراوەتەوە بۆ بەخشندەی ژنەکە. ئەم پارەیە ئەم ژنەیە بیکا بە خێر بیکا بە سەدەقا بیکا بە پرۆژەیەکی خەیری لەگەڵ ئەوەدا بیبەخشێ بە مێردەکەی و ماڵەکەی بۆ دروستکە خانوەکە بۆ خۆی دروستکە سارە بکڕێ کەلوپەلی ماڵ بکڕێ دەستگیرۆی ئەم مێردە هەژاری بکە و نەهێڵە نەبوونی پێوە دیار بێ وەڵڵاهی ئەمە زۆر خێرێکی گەورەیە. تەنانەت بەڕێزان ئەگەر پیاو نەبوو نەدار بوو محتاج و گیرفان بەتاڵ بوو ژنەکە ئەلحەمدوللا موچەخۆرە لە ماڵی باوچەوە میراتێکی بەرکەوتووە زێڕ و ئاڵتوونی هەیە ئەتوانێت زەکاتێکە هەبوو زەکاتەکە بدا بە مێردەکەی زەکات بدا بە مێردەکەی پێی دەشێ چاو لێ خۆمێردەکە واجبە ئەو بەخێوکە بەڵام نیەتی بەڵام ژنەکە ئەلحەمدوللا هەبووە دەسەڵاتی مادی هەیە ماڵەکە دروست دەکات دروستە زەکاتی خۆی بدا بە مێردەکەی بەڵام دروست نییە پیاو زەکاتی خۆی بدا بە ژنەکەی. ئەمە بەخشندەیە. ئێمە خاتو خەدیجەی هاوسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین ئافرەت گەورەترین هاوسەری پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم خاتو خەدیجەیە. خۆکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خاتو خەدیجەی خواست. خاتو خەدیجە زۆر دەوڵەمەند بوو بازرگانێکی نێودەوڵەتی بوو زۆر کەسێکی ناودار بوو لە پارۆستاماندا چەندین کەس ئیشیان بۆ دەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەلای ئەو ئیشی دەکرد کاتێک کە شووی کرد بە بێگومان ئەو ماوەکەی دروست کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئەو خوشکە باشانەی کە هاوکار و دەستباری مێردەکانیان لە کاتی دەستکورتیدا خسارەی بۆ دەکڕن ماڵی بۆ دروست دەکەن ئەوانە ئینشاءالله ڕەفیقەکانی خاتو خەدیجەی بەڕێزن. بەڵام بەگشتی پرسیارەکە دایکی محەممەد ماڵ دروستکردن دابینکردنی نیشتەجێبوون بژێوی ژیان هەمووی لەسەر پیا واجبە و ئافرەت تەنها دایکێکی دڵسۆز هاوسەرێکی بەوەفا خزمەتگوزار و دڵسۆز و قسە خۆش بۆ مێردەکەی کە لانی دەرونی و جەستەیەوە مرتاحی بکە و پیاوەکەش واجبە هەوڵدا. بەڵام ئەگەر ئەمانەی بۆ کرد پیاوەکە نەبوو بوو ئەم کردی ئەوە یا ڕەبی خوا پاداش دیاتەوە گەورەی دەنوێنێ یان پیاوەکە جاری وان نایکا کەلوپەلی ماڵ ناکڕێ و ئیتر یان ئیهمالەیان ڕەزیلە ژنەکە بۆ خۆی دەیکا نایڵە منداڵەکانی و ماڵەکە و میوانەکە پێوەی دیار بێ ئەمەش هەرخوا بە پاداشتێکی گەورە دەینووسێ. ئەم ژنانە شێرە ژنن کاتێک کە دەڵێن سنتەری ماڵ ڕادەگرن ناڵن ئەم ماڵە شیرازەی تێکچێ ئەگەر پیاوەکەش وەکو پێویست نەبێ. دومیان دەڵێ کە منداڵ لەدایک دەبێ بەڵە واجبە باوەک عەقیقەی بۆ بکە مەڕە منداڵی پێ دەڵێن لە ڕۆژی حوتمە یان بە کوردی دەڵێن حوتمی بۆ دەکرێ ئیتر ئەمە واجبی باوکە. بەڵام ئەگە باوک نەبوو بوو دایکەکە هەیبوو یان پیاوەکە ئیهمال بوو تۆ چڵی هەشتێتی بچەند جا پێڵەن گوێی ناداتێ پێی وایە ئیهمالە نەگوێ خوا نەخواستە مەبەستی نەبێ یان ئیمانی پێی نەبێ ئەو موسڵمان و ئیمانی پێ هەیە و سنەتێکی هەرە گەورەیە کە دایکەکە کردی بەڵێ دایکەکەش دروستە بۆیان بکە پاداشتە گەورەکە بۆ دایکەکە دەبێ منداڵەکەش حوتمەکەی بۆ کراوە واتە سنەتەکە جێبەجێ بووە ئینشاءڵڵا ئەولادی ساڵح دەبێ و ئەم ئافرەتەش ئەگەر ئەو پارەی هەموو ببەخشەیە کە بۆ حیوانەکە کردوێتی بەقەدەر ئەم منداڵی خۆ خێری نەدەبوو. ئینشاءڵڵا گەرنی مێردەکەش یازاکە و ئەو جیاکاریە با لە ماڵە نەبێ دایکی محەممەد بڵێ قەیچەکە تۆ نایکی من دایکم جا ئێمە خۆ هەر یەک ماڵین و هەر یەک چیزین و هەر یەک
داهاتین و ئاوا ئەم شتانە ببنەمای خۆشەویستی نەخوانە خواستە خێر و سەدەقەکە وەڵام من حوتەمەکەم کرد و بەپارەی خۆم کردم و خوانە خواستە دڵی بە هاوسەرەکەت بریندار بێ و ئەویش لە ڕەتدا قسەیەکی نەشیا بکات لە جیاتی ئەم ڕەمەڕە منداڵە و عەقیقەیە بێتە خۆشەویستی ئاگادار بین ئەم بابەتانە نەبنە ئاژاوی ناوماڵ دەبێت زۆر وریا بین خوا پاداش داتەوە بەڵە گەدایکەکەش کردی منداڵەکە حوتەمەکەی بۆ دروستە پێویست ناکە جارشکە بۆی دووبارەکەیتەوە سێمیان ئافرەت حەزی لە ماڵە زیادە ڕەوی نەکات هەندێک کەلوپەل هەیە ڕاست دەفەرمووی ئێستا وای لێ هاتووە الحەمدوللا سوپاس بەخوا جلوبەرگی وایە کەم لەبەر دەکرێت خۆی گەورە خوا بۆمان زیادکەی خوا لە هەژاری هەموو لایەک پارێزی جلوبەرگی وایە کەم لەبەر کراوە کەلوپەلی وا هەیە لە ماڵە کەم بەکار هاتووە یعنی شاوی ئەوەیە ماڵێککە ئاوادان کاتەوە کەسێککە پۆشتەکە بەڵێ ئەو ڕێکخراوانەی کە کۆمەک کۆ دەکەنەوە جێگەی متمانەی مسلمانانن ئەوە هیچ گوناهێکی تێدا نییە ئەوە زیادە ڕەوی نییە ئیشاءالله خوا زیاترت پێ دەبەخشێ تازەترت پێ دەبەخشێ و کەسانێکیش محتاجیش پێی نوێ دەبنەوانێ ئەوان پێش شکر و سابیرن ماڵەکانی پێگەرم و گوڕ دەبێ منداڵەکانی پێپۆشتە دەبنەوە دەستخۆشی لێ دەکەم هەیە فڕی دەدا بەداخەوە هەیە بە کۆ نەفرۆشێکی دەفرۆشێ سعرێکی کەم جاتخواتەوە ماڵێکی پیاوەدان کەەوە باشتر نییە نەخێرەمەی نەگوناه نییە ئینشاءالله پاداشتیشی لەسرە بەڵام وەکو بۆ خۆت داست کرد ئینسان زیادە ڕەوی نەکە هەموو ڕۆژە هەر حەزی لە شتێک بوو کۆنەکەی دەکەم بەخێر ئەمە نا ئەمە باش نییە زیادە ڕەوی نەکەی لە حەدێکی وەسەط و گونجاودا خی گەورە خێری گەورەت بۆ دەنووسی ئینشاءالله خوا ماڵەکەت بۆ نوێ دەکاتەوە بە کەلوپەلی جوانتر و ماڵی کەسانێکی لە قەوماویشی پێ ئاوادان دەکاتەوە شان ئەسخان فەرمووی زیکر بە تەسبیح دەستی ڕاستم وەکو پێویست سڕەیان تووشی نوقسانێک بووە بەڵێ تەسبیحەکەت بە دەستی چەپ دەگری هیچ شکالێکی لەسەر نییە هیچ شکالێکی لەسەر نییە سوپاس بۆ خواخات و شانازی ئینسان خوا دەکات زیکری خوا دەکات زیکرەکەی دڵت پێخۆشە کە بژمێری سە سڵاوە دەدەی سە سوبحان الله دەکەی الحەمدولله ئەستەغفر الله ئەینا حەل نەشی ژمێری لای خوا ئاگادارە هەر بە دڵ کە زیکرەکەت بە زمان تا دێ خوا هەمووی نووسیوە و هەمووی تۆمار کردووە ئێستا زیکر ژمێرەش هەیە جەناب دەتوانانی بۆ نمونە لە پەنجەی دەستی ڕاستیکەی با پەنجەی پێدا بێنی ئەو زیکر ژمێرەش چاکە گە دڵیشت بە تەسبیحەکە خۆشە بە دەستی چەپ هیچ شکالی لەسەر نییە خۆی گەورە ئاگای لێ نێتی دڵی بەندەکانێتی دەستی ڕاست کاتێک باشە و سونەتە کە توانای هەبێت کە زۆر مرتاح بی دووەمیان قەزا و قەدەر قەزا و قەدەر بە کورتی واتە هەموو بڕیارەکانی پەروەردگار بە پێی نەخشەیەکی دیاری کراون بەڵام ئەم قەزا و قەدەرە معنای ئەوە نییە ئێمە ئەسبابەکان نەگرینە بەر کابرای کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بیابانەوە هاتووە حوشترێکی پێبوو وەرونە وڵاخێکی سواری پێبوو وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتەمام وڵاخەکەم هەر لەو دەشتە بەڕەڵاکەم و وتەوەکەل علی الله پشت بەخوای گەورە قەزا و قەدەر چی بوو بێ هەر ئەوە دەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وامە بکە عقیلها وتەوەکەل بڕۆ حوشترەکەت وڵاهی سواریەکەت بە سنگێک داکوتە گوریسێکی پێوە بەستەوە جوان جوان دایکتەوە بیبەستەوە ئەمجا پشت بەخوا ببەستە ئێمە نابێ بڵین سارەکەت ئیستۆپی تێدا نییە بەنزینی تێدا نییە ڕۆنی تێدا نەماوە هەموو تایەکانی لوز بوون و زستان و بە سە شوێنێکی بەستەڵەکە دەڕۆی بڵێ قەزا و قەدەری خوا هەرچی بێ ناوەڵە ئەوە خۆ بە هیلاکدانە قەزا و قەدەری خوا ئەوەیە هەرچی ئەسبابە بیگرە بەر هەرچی خۆپارێزیە بیگرە بەر هەرچی حەزەرە بیکە بەڵام پاشان ئەگە خوا نەخواستە تووشی ڕووداوێک بووی تووشی قەدەرێک بووی ئەوە قەزا و قەدەری خوایە یعنی کەم تەرخەمی لە تۆوە نەبووە ئەوەی عەقڵ ئەوەی شەرع ئەوەی زانست ئەوەی تەجروبە پێی وتووی جێبەجێت کرد لە دوای ئەو هەموو جێبەجێکاری خۆتەوە ئەوەی کە احتیاط بوو کرد بۆ خوا نەخواستە تووشی قەدەرێک بووی ئەوە قەزا و قەدەری خوایە ئەوە لە پشتی ئەوە خێرێک هەیە هەم بۆ ئەم دنیات هەر بۆ ئەو دنیات بەڵام ئێمە نابێ زۆرجار کابرا لە 150 لە 180 سارەی لێ خوڕیوە کە لەسەری زەلامێکی هەڵگرتووە کاکە لێ خۆش بنەوە قەزا و قەدەری خوایە نا ئەی باشە تابلۆکانی مرورت نەبینیوتی لە 110 زیاتر مەڕۆ لە 100 زیاتر مەڕۆ لەم شوێنەدا تۆ هیچ ڕێنمایەکی هاتچۆت جێبەجێ نەکردووە خەتاکان مەخەسەر قەدەری خوای گەورە وای لەو کاتەدا نەیاسا و نەشەرع ناڵێ ئەمە قەزا و قەدەر بوو کەسەکە حکمی بەسەرا دەدرێت بەڵام تۆ هیچ کەم تەرخەمێک لە خۆتا شک نەبردبێ ئەوەی عەقڵ و شەرع و یاسا و بۆچوونەکانە هەمووی جێبەجێت کرد لە دوای تووشی کارەسات و ناڕەحەتێک بووی ئەوە قەدەری خوایە قەدەرەکانی خوای پەروەردگاریش هەموو خێریان پێوەیە خوا بە قەزا و قەدەری خۆی ڕازیمان کە حوتم دەڵێ جاریوایان خێرێک دەکەم ئەقرەبهم بابن کام دراوسەیە لێن نزیکترە ینی بە مەتر بە سانتین لێن نزیکترە بیدە بەوەیان و دەتوانی جەنابەت لە شەوا بۆی بەری ئەتوانی بە ڕۆژا بۆی نەبەی ینی هەوڵ بدە بەشی دراوسەکانت لە هەموو کەس باشترە بدەیت اینجا ئەگەر 2 کیلۆ و کیلۆیەکیان بدە ئەم دراوسیان کیلۆیەکیان ئەو دراوسەیە شەر نێ ماڵی بەرامبەر بەڵام عەرزم کردی کاتی وا گونجاو هەیە کە ئینسان دەتوانێت هەڵی بژێرە خێرەکە لە ماڵی خۆتا دانێ مەی بە ڕۆژ لەبەر چاوی خەڵکا کە خەڵک چۆ ژوورەوە جاری وایە نزیکی حەوریان وەختی ناخواردنی ئێوارەیە خەڵکەم و لە ژوورێتەوە بە بێدەنگی بۆیان بەرە
واگەر زانیت هەر ناگونجێ بۆ کەسە مستحقی ئەم لاولای بەری ئینشاڵڵا کێشەیەکی نییە بەڵام هەتا بکرێ دراوسەکانی بە تایبەتی کە لێن نزیکن ئەوەی کە دیواری بە دیوارتانەوەیە هەم لای ڕاست و هەم لای چەپ ئیتر ئەوانە بێ بەش مەکە بەڵام ماڵەکانی بەرامبەرت ئەو لاولا ئەوە پێویست ناکە بەو شێوەیە ئینشاءڵڵا خێرەکەت و قوربانیەکەت حوتمەکەت باشتر دەبێت ئەڵێ جاران لە عەمرە لە 90ەکان و 2000ەکاندا بەم شێوەیە نەبوو وەڵا ڕاست دەکەی بەڵام ئەلحەمدوللا سوپاسی خوای دەوێت لەبەرەوەی ئەو کاتە خوشکە باشەکەم خات و شاناز وەڵاهی خەڵک نەبوو زۆر جار ینی لە دوای 2000ەکانەوە ئەلحەمدوللا خەڵک تۆزە بوژایەوە لۆ گرانی پێشوو خوانەی بینینەوە ڕزگاری بوو دومیشان عەرزم کردی خەڵکی ئێمە زۆر جار چاولێکەریمان زۆرە ئێستا خوا نەخواستە خەڵک ڕووی لە بێدینیەکە هەر عالەم هەمووی بە شوێنی دەکەوێت ڕوو لە چاکەکە خەڵک بۆ چاکەش چاولێکەرە ئینشاءڵڵا چوونە عومرە و زیارەتی ئەو مەقامە پیرۆزانە ئەوە بە ئیزنی خوای گەورە کارێکی باشە وەڵڵا ئینسان لەوێ ئیمانی نوێ دەبێتەوە خوا لە گوناهەکانی خۆش دەبێت نوێژێک لە مەسجید الحەرامە لە مزگەوتی نەبەویدا بە 100,000 نوێژ بە 1000 نوێژ خێری لە ماڵە زیاتر لە مزگەوتی تر زیاترە ئەمانە هەموو فەزلی خوای پەروەردگارن هەر کەسێ دەیەوێت دەوڵەمەند بێ بە حەج و عومرە بکە بەڵام ئەوەشمان ئاگا لێ بێ نەک بڵێ چاولەکەری وەڵا فڵان کەسی خوشکم چۆ بۆ عومرە بەخوا دەبێ منیش بچم بەخوا نەچم عیبە ئەمە نا دەبێ هەر عیبادەتێک دەیکەین یەکەم بە پێی شەرعی خوا بیکەین دووەم لەو کاتەدا بیکەین کە شەرعی خوا فەرموویەتی سێمیان بەڕێزان نێتی ناو دڵ زۆر گرنگە تۆ دەچی بۆ عومرە بڵێ وەڵاهی گەڕک هەموو ڕۆشتن با منیش خۆی تێکەم لەگەڵ خەڵکەدا نابێ خۆی تێکەی دەبێت لە ماڵەوە نێتی خالیسەن مخلیسەنت هەبێ هەرچەند من وا دەزانەوانی کە دەچن بۆ حەج و عومرە حەمد و سەنا بۆ خوا والله هەمووی لەبەر خاتی خوایە خۆ گەشتی سیاحی ناکەن هەمووی دڵیان دەکڵێ ئەلحەمدوللا دەچن لەو شوێنەدا خۆ پاک دەکەنەوە ومحبەت و برایەتی زیاد دەبێ و سوپاسی خوای دەوێ خوا دەکا خەڵک لە کوردستانەوە خۆزگە هەمووی بڕۆیشتایە بۆ عومرە بەڕاستی ئینسان گۆڕانکاری بەسەرا دێ بەڵەوەی لە نەوەتەکانە یان ئەم قافڵە شتانە بەو شێوەیە نەبوون ئەم هەموو کۆمپانیای چوونی حەج و عومرە نەبوو جاریوە یەک کۆمپانیا هەبوو دوو کۆمپانیا هەبوو و خەڵکیش کاتێک کە نەدەچوو هەبوو وەی زانی هەر عومرە پێویست نییە هەبوو هەر حەج وەی ئەزانی هێندە پیرەمێرگە پیر بووی تاقەتت ماو هێندە پارەت هەبوو لە پیریدا نەبێ نابێ بچی بۆ حەج خەڵک وا حاڵی بوو ئێستا هۆشیارکردنەوە ئەم کەناڵە دینیانە ئەلحەمدوللا خەڵکیان زیاتر هۆشیار کردەوە و خەڵکیش بۆ چاولێکەری چاکەش سوپاس بەخوا هەیە وەکو چاولێ خراپە دەکات چاکەکەش هەیە ئەوە ئەینا عیبادەتی خوا لە هەموو زمانێکە هەمان ئەجری هەیە و هەمان پێویستی هەیە ڕاست دەفەرمووی خاتوشاناس خوای گەورە حەج و عومرەمان بە حەڵاڵی بە پارەی حەڵاڵ بەدڵی خاوێن بەنسیب بکە خوشکە نوری دڵ ڕووناکەم فەرمووی هەر وەختێ دڵم تون دەبێ بەڵام ئەلحەمدوللا دایمە گەشببینم کە خوا چاوەکانم پێ دەبەخشێتەوە ئەرە وەڵڵا دادەنور دایمە گەشببین بە واللهی ئەو خوایە جەگلێنەی چاو چییە کە ڕووناکی ئەم سەر زەوێ دەبینێ باشەوەگە خوا نەبێ بە چ دەبینێ هەر خوایە هەر ئەو ئەڵڵایە سوبحانه وتعالى القەدیرە ئەوەندە گەشببین بە بەیانێک کە لە خەو هەستای چاوەکان گەشت ببنەوە زۆر کەس هەبوو ئاوا لە مێژوودا ژیان نامەکەیمان خوێندۆتەوە چاوی نابینا بووە عنی کاتێک کە چاوی کردوتەوانێ وەکو زۆر بە عەجیبی سێکە دنیایەکی ڕووناک دەبینێ ئەم گەشتبینیە ژیانت بەختەوەر دەکا و دڵنیاش بە ڕۆژێت چاوەکانت دەکرێنەوە ئینشاڵڵا هەر لەم دنیادایی تۆ دەکرێتەوە ئەو قورئانە گەورەی کە باسی دەکەی ئەو سویچی سیارەیە هەمووی بە چاوی خۆت دەبینی گەشتبین بە ئەم گەشتبینیە دایمە مەناعەت بەرز دەکاتەوە لە نەخۆشیت پارێزێ خوڕەکە سوپیەکانت بەهێز دەکا گەشتبینی زۆر بەرەکەتی خوایە ئەو ئینشاڵڵا تۆ خوا تۆ خۆشی دەوی خاتون و کە ئەم گەشتبینی خسۆتە دڵ و دەروونتەوە و دنیاش هەر تێدەپەڕێ ئەم چەند ڕۆژە دڵنیا بە هەر تێدەپەڕێ بە ئیزنی خوای پەروەردگار قیامەتمان لە پێشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێک خوای گەورە تاقیب کاتەوە بحەبیبەتەیهی بە دوو چاوە خۆشەویستەکەی نابینای بکە ڕووناکی دنیای لێوەستێنێ پاداشتی لای خوا هیچ شتێک نییە ئیلا الجەنە ئیلا بەهەشت نەبێ یعنی تۆ لە قیامەت ئەڵێ خوای گیان پاداشتەکەم بە هیچ شتێ ڕازی نابم بە بەهەشتەکە نەبێ خوا فەرمێ بەهەشتم دایتێ جا کە چوویتە ئەو دیو دەرگای بەهەشتەوە بە حەیەتی نازانی ئازاری نابینایی چی بووە ئەڵێ خوا هەر لەبیرم نەماوە کە من لە دنیادا نابینا بووم ئیتر تەواو چاوەکانت هەرگیز نەخۆشی و ناخۆشی نابیننەوە ئینشاءڵڵا خوای گەورە بەهەشتی بۆ ئێوەی نابینا داناوە ئێوە دڵتان ڕووناک دەبێت خوش لەم دنیادا قەت پاکتان ناخە بەڵام ئەو گەشتبینیەی ناو دڵیشت خوای گەورە القەدیرە خوای گەورە القادرە بە ئیزنی خوا لە کتوپڕێکە چاوەکانت دەکاتەوە چۆنت گومان هەبێ بەرامبەر بە ئەڵڵاه خوای گەورە ئاوات بۆ دەکا خوشکە نور کاکە کەیوان دەفەرمێ دۆمینە حەڵاڵە یان حرامە وەڵڵاهی من لەسەر حەڵاڵی و حرامی قسە ناکەم هەندێک مامۆستا پیان وە بۆ کە دۆمینە ئەگەر لەسەر شت نەبێ ئەگەر لەسەر شت نەبێ ینی وەکو قمار نەبێ من بردمەوانێ ئەگەر لە تۆم بردەوە چایەکت دەخۆمەوە یان مریشکێکت پێ دەکڕم یان جلێکت پێ دەکڕم ئەگەر ئەوا بێەوە هەمووی حرامە هەندێک لە عولەما فەرموویانە دۆمینە ئەگەر
لەسەر شت نەبێ يعني تەنها بۆ خۆشی بێ و عیبادەتی خۆی لەسەر نەچوێنی و ماڵ و منداڵی پێ ئیهمال نەکەی و قسەی نەشیا و بە یەکتر نەڵێ و دڵی هاوڕەکانت عاجز نەکەی و کارێکی وانە بێ کە لە کار و کەسابەت بکاتەوە دایمە لە چاخانەکە و شوێنەکەوتی خەریکی دۆمینەبی ئەوانە بێ جاروبار بێ و بۆ تەرفیع بێ هەندێک لە زانایان فەرمویانە حەڵاڵە دۆمینە بەڵام من وەکو خودی خۆم وەڵڵاهی دەستم بەو پولی دۆمینانەکە دەستم دەشۆمەوە لەسەر جادە بکەی بە قاچیش لای نابم چونکە سەرەتایی فێربوونی قمار لە دۆمینەوەیە زۆر کەسم بینیوە لە ژیانی خۆمدا لەوانەی کە ینی ئاشنا بووم بە ژیانیان کە هیچیان نەماوە لە ژیانە قمارچی گەوریان لێ دەرچۆ تەنها خانووی ماڵەکە تەنان ماڵەکەی خۆشیان دۆڕاندۆ کە سویچی سارەکەیان تەسلیم بە قمارچیەکان کردو هیچیان نەماوە وەڵڵی سەرەتا لە دۆمینەوە فێربوون لە دۆمینەوە سەرەتای فێربوونی قمار بوو ئەمجا ئێمە ئەم هەموو کتێبەمان هەیە کاکە کەیوان ئەو هەموو شتت بە سوودە هەیە وەڵڵە فریان ناکەوێت ئەم هەموو عیلم و زانستە ئەم هەموو تەفسیری قورئان و فەرمودەی نەبێویە صلی الله عليه وسلم علومی ئیسلامیە زانستی نوێیە جەت خوا من خۆزگە کاتی ئەوانەی کاوا بە دۆمینەوە خەرجی دەکەن بتوانە لێیان بکڕم وەڵڵی ئەوەندەم کات پێویستە بە پارە لێم دەکڕین و هێندە وەختیان بدامایە بەڵام عرضم کردی هەندێک لە زانایان بەو مەرجانەی کەوتم عیبادەتی لەسەر نەچوێنی ماڵ و منداڵی هەمال نەکەی شەڕەجوێنی لەسەر نەکەی دوو لە ڕووی جەنابتەوە بینەران هەروەها دڵی هاوڕەکان عاجز نەکەی و نەبێتە هەموو بەشێک لە ژیان و کەسایەتیتی پێوە لە کەدار نەبێ جاروبارێک هەندێک لە عولەما فەرمیانە دۆمینە بە حرامدا ناندرێ ئەڵێ ئەو کەسێ بچێ بۆ شایی بەبێ گومان شایی مەبەستەوەی کوڕ و کچوانە تێکەڵاوبن ئەمە حرامێکی گەورەیە لە نەزەرەوە وەڵڵا تەنانەت زینا جاری وا لەوانەوە ڕوودەدا دوو کەس یەکتر دەبینن بە چاو عاشقی یەک دەبن دوای دەست دەخەنە ناو دەستی یەکەوە کەسایەتیان پێی لە کەدار دەبێ نەظرەتون فابتیسامەة فسەلام فەکەلام فەلیقاء و زینا لە چێ دروست دەبێت یەکەم جار تەماشاکردنیەکە دوای دەستخستنە ناو دەستێکە دوایی بزار دەخەنە و پێکەنینێکە دوایی مەوعیدێکە و دوایی بە یەک گەیشتنێکی ناشەرعی و زینا ڕوودەدا ئەگە ئینسان لە شای ئەوانە بە دوور بێ کەسایەتی پارێزراوە کاکە کەیوان جەنابتە و هەموو ئەوانەی کەوا گوێویستی دەنگبانن ئینشەڵڵا لەوە بەقووەتر بن کەسایەتی ئێوەڕە ئیسلامەتیتان ڕێگەتان پێنەدا قەت دەست بکەنە ناو دەستی ئافرەتێکی نامەحرەمەوە و قەت ڕێگەش بەوە مەدەن ئەوە دڵپیسینی ئەوە عیزەتی نەفسە ئەوە پاراستنی کەرامەتە ئەوە پاراستنی دین و شەرەفی خۆت و خەڵکە قەت کچەکەت خوشکەکەت نەهێڵی ژنەکەت دەست خاتە ناو دەستی نامەحرەمێکەوە و شانی بە شانیەوە هەڵی پاڕێنێت بەڵام ئەوەی کە چل ڕۆژ نوێژی قبوڵداکرێنان نە ئەوانیە نەخێر هەر ئەو ڕۆژە نوێژی کرد فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره ترازوی قیامەت ئێمە مسقال ذرة دەخوێنێتەوە هەموو گوناهە گەورەکەی لەسەر حسابە لەم شایەدا بەڵام نوێژەکەشی لەسەر لا چووە هەرچەند إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژی ڕاستەقینەکە ئینسان تەواو لێ حاڵی بوو بێ و پەیوەندی لەگەڵ خوا بەهێز بێ لەم کارانە دەیجارێتەوە بەڵام معنایەوە نییە حتا چل ڕۆژێک نوێژی قبوڵ نابێ ئەمەنە ئەمە زانا و مەلاکانی ئێمە عاقڵ بوون یعنی سەر ڕەوەی عالم بوون زۆریش عاقڵ بوون بەم ترساندنە خەڵکیان لەم بێشەرعیە دوور خستۆتەوە ڕەحمەتی خوایان لێبێ بەڵام وەکو حەقیقەت جواب بدەمەوە بڵێم ئاەتێک فەرمودێکەکەی لەسەرەوە نەوەڵانیە بەڵام تەنانە ئینسان خوا پەناماندا ئیسلامەتیەکەمان سەلامەت بێ موسڵمانیش نەبێ قەت ڕێگە بەوە نادا دەستخاتە ناو دەستی خێزان و خوشکی خەڵکەوە یان کچی خەڵکەوە یان خوشک و کچی و خێزانی خۆی ڕێگە پێ بدات سبحان الله چه غیرەتێکە دوور لە ڕوویەوە نامەحرمێک شانی لە شانەوە بێ و لە شایدا هەڵی تەچێنێ پیاوی بەڕێزی وەکو کاکە کەیوان و هاو سنفەکانی مسلمانانی ئێمە ئەلحەمدولایە ئێستا خەڵکیش تۆزە تاو ڕۆشنبیری ئیسلامی وەرگرتووە ئەو شای و لۆغانانە هەر نەماون ئەوەش کە کرا بە شەڕشۆڵی کتیا ڕوودەدا بەداخەوە شایی دەبێتە شین شایی دەبێتە شەڕ خوا پەناماندا بەڵام وەکو عیبادەت نەخێر هەر دەبێت نوێژەکەت بکەی و ئینشەڵڵا خوای گەورە عیبادەتەکەت لێ قبوڵ دەکا بەڵام گوناهی ئەمەش لەسەر دەنووسێ نیگار خان دەڵێ خەوێکم بینیوە ئەو زەلوانە لە لەشم دەمهێنانە دەرێ والله ئیشەڵڵا دڵت خۆش بێ بە ئیزنی خوای گەورە ئەوە دوو معنای هەیە خوا گوناهەکانت ئەو ئازار و ناڕەحەتیە درێژخایانە خوا ئەوە گوناهەکانت لێ دەردێنێ ئینشەڵڵا ئەو خوێنە پیس و ئازار و ناڕەحەتیانش خوا لە لەشتی دەکاتەوە والله ئینشەڵڵا گەشتبین بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر خەونێک کە خەبەرت بووەوە هەستت کرد مرتاحی ئەوە الرؤیا من الله ئەوە لەلایەن خواوەیە ئەوە موژدەی خۆشە بە ئیزنی خوا لە ژیانی واقعیدا خاتونیگار ئەوە دڵخۆشت دەکا هەر خەونێکیش کە بەڕێزان خەبەرتان بووە دڵتان پێتەنگ بوو الحلم من الشەیطان ئەوە لەلایەن شەیطانەوەیە ئەوە عیبادەتێکت کردووە خێرێکت کردووە قسەیەکی باشت کردووە زیکرێکت کردووە مەرحەبایی نەدارێکت کردووە سوڵحی بینی دوو کەست کردووە شەیطان نەیتوانی وە کارە خێرەکەت نەیەڵێ بیکەی لەم خەوە ناخۆشایە دەوێت تۆڵە و ئازارت بدا تۆشکە هەستای بە نەفرەتی کە
تب بەلای چە با فرێدە سڵاوە لەسەر پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم زیکری خوا بکە ئەو لای لەسەری خەوتوی بیگۆڕە بەلایەکەی ترە بە ئیزنی خوای گەورە هیچی لە پەیدا نابێ و بیری لێ مەکەوە بڵێ شەیتان بە نەفرەت بی داواکارم خوای گەورە بمپارێزێ لە نەخۆشی و ناخۆشی ئینشەڵڵا خات و نیگار خوای گەورە شفای بەخێرت بۆ دەنێرێ کاکە محەممەد فەرمووی پرسیارەکەی کاک محەممەدم نازانم وەکو خۆی نەنووسیوە داوای لێبوونی لێ دەکەم لە ڕۆژێکدا وەکو پێویست پرسیارەکەیم دیارە لێ حاڵی نەبووە وەکو پێویست بۆم نەنووسراوە مام عەلی فەرمووی دوعای خێرم بۆ بکەن هاوسەرەکەم نەخۆشە هەروەها هاوسەری دراوسێکەشمان خێزانی نەخۆشە مام عەلی یا ڕەبی خوای گەورە شیفا بۆ خێزانت بنێرێ ئافرەت کۆڵەکەی ماڵە پیا و مرتاحی بەوەیە هاوسەرەکەی تەندروست باش بێ خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە هاوسەری هەموو لایەکمان ساغ و سەلامەت بێ داوای لێبوونیش لە کاکە محەممەد دەکەم وەڵاهی نازانم پرسیارەکەیم و خۆی نەنووسیوە بیری بە شەرە هەمومان قابلی لە بیرچوونەوەمانەیە وەک پێویست ئاگام لێ نەبووە یعنی وەک پێویست ئاماژەم پێ نەکردو پرسیارەکەم لە یاد نەماوە داوای لێبوونی لێ دەکەم خوای گەورە پاداشتی جەنابیشتان داتەوە سواز بۆ پەیوەندیەکانتان بۆ پرسیارە جوانەکانتان خوای گەورە عیزانستی شەرعیمان زیاد کە لە بەڵاو نەخۆشی و ناخۆشی بە دوورمان کە شیفای نەخۆشەکانمان بدە دڵی هەموو لایەکمان خۆشکە ماڵی هەموو لایەکتان گەرم و گوڕ بێ ژیانتان پڕ لە خۆشەویستی بێ سوپاس بۆ هاوکارانم کە لەم بەرنامەیەدا هاوکار بوون بۆ پێشکەشکردنی چەنووشەیەکی خێر خوا لە هەموو لایەکمانی قبول فەرمێ والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه